تیپی تۆپی پێیانی نەورۆز ئامادەکاری دەکات بۆ یاری دووهەمی جەولەی یەکەمی خولی ناوی تۆپی پێی کوردستان. وابڕیارە هەینی سەعات 2 پاژنیۆڕۆ لە یاریگای تایبەت بەخۆی نەورۆز میوانداری دەربەنیخان بکات. یاریگای زانکۆ ئەو یاریە لە خۆ دەگرێت. یونس سلێمان ڕاهێنەری یانی نەورۆز دەڵێت یاریزانانمان سەرجەمیان ئامادەی یاریەکە دەبن و پلانمان وایە بەێراوە بین و قەرەبووی شکستی یەکەم یاری بکەینەوە. وتیشی نەبوونی هاندەر و هاندانی هاندەران بە تەواوی تام و چێژی یاری تۆپی پێی کەم کردوتەوە. ئەم پێدرم انشاءالله ئەمە حازرن لە بۆ گوێمی دەربەندیخان درێ سەد هێستا ئەوی سابانەژی تقریبا 170 چابوون ئەنی هەموو یاریزەکان ئامادەن انشاءالله خەیاراتی مەزۆرە درێ مەسەلەن دبای ئەو گێمە دەربەندیخانی فەریقێکی چاکە دبای ئەو گێمە تاویز بکەن بڕاستی پێدرم ناو ساحەی خۆمانە هەموو فەریقەکان کاتی هەم بەرامبەر مەگەمێت هەمانە بەر نۆڕۆز طبعا حسابات لو ما بك دبي امجي حسابات لو خبك لا دري اوروبا مثلا تماشاي بك استي ريزان ورده ديت تقاري استا انجلترا تشكرت حسب او تشتاكر براستي بيدري ورده او جمهوريه دي ناوي لبرتش تامي توباني هبه ذوقي متعي توباني هبه يعني او متعي توباني كم بويا براستي العالم همو جا ورده او جمهورنا دقرين وضعك خاص بو بدستي وانا بو براستي بيدري بس جمهور وضعك تهبته براستي بين لبو یاریزانانیش خۆیان ئامادە کردووە بۆ یارێکی ڕۆژی هەینی وەک دەڵێن ئێمە ڕوبەڕووی دەربەنیخانی بەتوانا دەبینەوە بەڵام بە تەواوی توانەکانمان دەخەینە گەڕ بۆ بەدەستێنانی سێخاڵی ئەم هەفتەیە. ڕاستی ئەمە ماوەی 2 هەفتەیە وەکو خۆتان نەزانن هەفتەیەک دەوری ڕاگیرا بۆی بارودۆخی کوردستانەوە ئەم 2 هەفتەیە خۆمان بە باشی ئامادە کردو بۆ یاری بەرامبەر بەیانی دەربەنیخان ینی دەربەنیخانی ژانێکی بەهێزا بەڵام ئێمەش هەموو یاریزانەکان و ستافی ڕاهێنەر بە مەشق و ڕاهێنانێکی چڕوپڕمان کردو ئینشاءالله بۆ ئەم یاری و بتوانین دڵی ئەو هەندەرانە خۆش بکەین و سێخاڵی یاریەکە بەدەست بێنین. دوای ئەوەی بۆ هەفتەیەک سەردەم چالاکیەکانی شەی تۆپی کوردستان ڕاگیرا جارێک تر یاریزانان دەگەڕێنەوە نێو یاریگا و یاریەکانی دووەم هەفتەی خولی ناوی تۆپی کوردستان دەست پێ دەکاتەوە. محەممەد حسێن گەلی کوردستان سلێمانی.